دووبارە سڵاو دوکتۆر لەو پرسیارە وەستای وتمان بەڵێ باس لەواکرێت تۆ لە شارێک پەشیمان بوویتە بەڵێ ڕاستەکەی ئەوە پشیمان بوونەوە نییە ناوی هەندرێن هەر لێ داماوە هەندرێن ڕاستە شەڕێک بوو کە شوێیەکان بەشداریان کرد لەوێ بەڵام تاکە شەڕێک نەبوو لە چای هەندرێن ڕووبدا بێجگەلەوە زیادکردنی ناوی چەند شتێکی تر شتێک لە مەسەلەکە ناگۆڕێ ئەو هۆنراوەیە گەر بیرم بێ لە هەفتاوێک من نووسیم کە ئەو کاتە پۆلیەکی یادووی کۆلێجی ئەدەبیات بوو لە بەغدا شعرەکە بۆ وەلی دێوانە بەڵام من شعرم بۆ هیچ سەرکردەیەکی حیزبی شوێعی نەنووسیوە شعرم بۆ هیچ ئینسانێکی حیزبی شوێعی نەنووسیوە و شعریشم بە تایبەتیش بۆ حیزبی شوێعی نەنووسیوە من شعرم بۆ هەندێک شەهید نووسیوە کە شەهیدی حیزبی شوێعی بوون ڕەنگە سەرکردەی حیزبی شوێعی بوون بەڵام شەهید بوون کە من شعرم بۆ نووسیون یا شعرم بۆ نەنووسیون ڕاستەکەی ڕەنگە شعرم پێشکەش کردبن لە هەمان کاتدا شعرم بۆ زۆر شەهیدی دیکەش نووسیوە کە ئەندانی حیزبی شوێعیش نەبووە بەڵام من شعرم بۆ هیچ کەسێک نەنووسیوە سەرکردەیەکی حیزبی شوێعی. زۆر باشە ئەگەر ڕێمەوە سەر پارتی کار و جیاببوونەوەی ئێوە لە حیزبی شوێعی و هەنی دکتۆر زۆر جار تۆ وەکو ڕەفیق سابیت و هەندێک لە ڕووناکبیرە دیارەکانی تری ناو پارتیکاری سەربەخۆی کوردستان تۆمەتبارەکران بەوەی کە ئێوە بە ئەنقەست ئەم پارتتان تەسلیمی یەکێک لە سەرکردە کۆنەکانی حیزبی شوێعی کرد تا ئەو بوو پارتە بۆ دەردەبراکە هەڵۆشێنرایەوە نێو تا ئاسێکی زۆر ئەتوانین بڵێن ئەو شوێعە کوردستانیانە پەرتەوازە بوو. ڕاستەکەی من کە پارتی کار دامەزرێنرا من بڕیاری ئەوەمدا بوو کە زیاتر خۆم بۆ کاری نووسین و ئەدەبیات تەرخان بکەم بۆیە سەرکردایەتی هەڵبژێردراوی پارتی کار زۆر ئیلحاحیان لە من کرد کە من ببم بە سکرتێرێ و حیزبە من ئەو ئەرکەم قبوڵ نەکرد لەبەر ئەوەی پێم وابوو کە من کەسێک بم زیاتر بۆ شعر و ئەدەبیات دەست بدەم لەوەی کە بم بە سەرکردەیە سکرتێری حیزبێکی کوردستانی. من حەزم نەکردەوە کاتە کاکاشم کۆچانی و زۆریش قسەم لەگەڵ کردبەوەی ئەو کارە وەربگرێت ئەو کارەی وەرنەگرت ئەوش هەر هەندێک کاری خۆی هەبوو کە ڕازی نەبوو بەوەی کە سکرتێری حیزبەکە وەربگرێت ڕەنگەوە سەیریش بێ کە پێشتر لە کوردستان خەڵک یەکتر دەکوژن لەسەر ئەوەی چێ بێتە سکرتێر با حیزبێکی 20 کەسیش بوو بێ ئێمە هەزاران گەنجی ڕووناکبیر و سەدان کادری حیزبی شوێعیمان لەگەڵ بوو بەڵام بەڕاستی لا ئێمە مەسئولیەتەکە بەرپرسیارەتی بوو هیچ ئیمتیازێکی دیکەی تێدا نەبوو. دوای ئەوە من برادرێکە لەگەڵ من گەڕابەوە لە ئەوروپا ئێمە من پێشنیارم بە برادرانی سەرکردایەتی کرد کە ئەو ببێتە سکرتێر ئەو دواتر بێ ئەوەی ئاگاداری کاکاشم و من بکاتەوە کە حیزبەکەی تەسلیمی کەسێکی کە کرد کە دەرکەوت بەڕاستی شایستەی ئەو کارە نەبوو ئیتر کۆمەڵک گرفت کاتێکی ویستیان ئەو کەسە لابەرن ئەوە بوو بە تومەتێکی زۆر ناشیرن زۆر نادیموکراتانە زۆر ناحەق بە بڕیارێک حیزبەکە لایەن حکومەتی هەرێمی دڵقی بەشی هەولێرە و هەڵوشێنرایەوە. بەڵێ یان تۆ خۆت پێتەوە بۆ ئەو تۆمەتەی کە حیزبەکەی بە هەڵوشێنرایەوە تا چەند ڕاز بوو؟ هیچ ڕاز نەبوو ئەسڵ و ئەساسی نەبوو. بەڵێ ئەیکەواتە هەڵوشاندنەوە هەڵوشانەوەکە لەبەرەوە بوو بە بۆچوونی برادرانی پارتی کار و ئێمەش کە پارتی ئەو حیزبی بە جۆرێک دەویست کە کەسێک جێی بتمانەی خۆی بێ سەرۆکی ئەو حیزبە بێ ینی ئەو حیزبە بەدەست کەسێکەوە بێ کە جێی بتمانەی خۆی بوو ئەوە بوو ئەبوو حکمەت کە ویستیانە بۆ حکمەت لابەرن پارتی ئەو حیزبی هەڵۆشاندنەوە بەڵێ. بەڵێ دکتۆر
با بێنە سەر ژیانی پەرلەمانتاری تۆ لە ئەوروپا گەڕایتەوانێ و وەک ڕۆشنبیرێکی خۆ لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵێڕێ بۆ ئەندامی پەرلەمانی کوردستان هەڵوانی پێم بڵێ یەکێتی هیچ مەرجێکی لەسەر تۆ نەبوو بۆ پاڵاوتنە نخێر یەکێتی بۆ خۆی ینی تا نازانم ئێستا چۆنە بەڵام ئەو کاتە بەڕاستی دەرفەتەوەی تێدا بوو کە خەڵکی غەیرە حیزبیش یا بیرروڕای جیاواز دەرفەتی زیاتر هەبوو بۆ بیرروڕای جیاواز ناوێکێتیدا و چ جایەوەی کە خەڵکێکی سربەخۆش کە لەناو پەرلەماندا بێت ئەوان منیان دەناسی لەبەرەوان مەرجێکیان بۆ من نەبوو و پێشم وایە من لە کاتی هەڵبژاردنیشدا لەسەر دیدارێک لە مانگی تمموزی هەشتا و بۆ 2009 من ئەوەم وت کە من کەسێکی سەربەخۆم پێش پەرلەمان بیر و بۆ چۆن بووە بیر بۆ چۆن ناو پەرلەمانیشدا هەروە دەبێ و ئێمە هەموومان وەکو ئەندام پەرلەمان بەرپرس بووین لە بەردەم ئەو خەڵکێک کە دەنجی بۆ داوین وە سوێندێکمان خواردبوو لە بەردەم خەڵکدا کە بەرژەوەندی وڵاتەکەمان بخەینە سەروی هەر بەرژەوەندێکی دیکەوە من بە پشتبەستور بووم بەو سوێندە و لە خۆمڕادیش بە لە خۆڕابینیەکی لە خۆم کۆڵم کرد کە بەس بە پەرلەمان لەوێ کار بۆ مەسەلەی وڵات و میلەتەکەم بکەم و من پێشم وایە هەر کارێکی باش کە بۆ وڵات و میلەتەکەمان بکرێ بە قازانجی پارتێ بە قازانجی یەکێتێ بە قازانجی ئیسلامیەکان بە قازانجی هەر کەسێکە کە کار بۆ میلەتەکە من لەو چوارچێوەیەدا چوومە ناو پەرلەمان و بەڵام هیچ مەرجێک بەسەر مندا ئەوە نەکراوە تۆ لە وەڵامەکەتا بە جۆرێک لە جۆرەکان منە خسە گومانەوە ئەڵێ ئەو کاتەی یەکێتی بواری ئازادی ڕادەڕڕین و ڕای جیاوازی تیا بوو بەڵام ئێستا نازانم ئەم نازانمە یانی چی ڕاستەکەی بە پەیوەندی لەگەڵ ئەو دەرچوونی برادرانی گۆڕان ناویەکێتی من لەو باوەڕدا مەگەر بزوتنەوەی گۆڕان لە 2009 نەبووایە ئەگەر لە سەرتاینەوەتەکان وایە یەکێتی بای ئەوەندە تحملی تێدا بوو کە قوبوڵی ئەو جیاوازی و ئەو ویر بۆ چوونانە بکات بۆ خۆشم لەو باوەڕدام تقریبەن هەموو ئەو ئینشقاقاتانی کە ناو حیزبەکانی کوردستان و ڕۆژهەڵات ناوەڕاستدا کراوە حتمی نەبوون دەکرا پێشی پێبگیرێ بە جیابوونەوەی ئێمە لە حیزبی شوێی عێراق ئەگەر دەکرا پێشی پێبگیرێ بەو مەرجەی تۆزێک تۆلەرانس تەحمل و یەکتری قوبوڵکردن و قوبوڵکردنی بیر و بۆچوونی جیاواز هەبووە لەناو حیزبانەدا بەو ئەندازەی کە بیر و بۆچوونی جیاواز لەناو حیزبێکدا قوبوڵ دەکرێت بە هەمان ئەندازە احتیمالی ئیشقاق و یعنی جیابوونەوەی تێدا کەمتر دەبێتەوە بەو ئەندازەیەش کە ئەو پراوێزیە دیموکراسی ناوخۆیی لە ناو حیزبانەدا کەم دەبێتەوە نیشانەکەی لەوەدا دەردەکەوێت کە گرروپێک قوبوڵ ناکرێن هەست دەکەن پراوێز دەخرێن و دێنە دەرەوە دانیسا پێدو هەیە ئەو پراوێزی ئازادی ڕادەڕڕین و بیر و بۆچوونی جیاوازە لە ناویشتیان نەماوە ئەو تۆوا دەڵێ قسەکانی تۆ وا دەرەکەوت دکتۆر لەناو پەرلەمانە تۆ چەند جارێک لەگەڵ لیستی ئۆپۆزیسیۆن هەدەسە بەرز کردەوە دژی لیستەکەی خۆت یعنی ئەمە هیچ لێپرسینەوەیەک هیچ گلەیەکی دروست نەکرد لای لیستی کوردستانی لای لیستی کوردستانی وەکو لیستی کوردستانی نەخێر بەڵام ڕەنگە تاکوتەرە هەندێک کەس لە ئەندامانی لیستی کوردستانی بۆڵەبۆڵێکیان کرد بێت کە بەلای منەوە گرنگ نەبوو مشکلەی خۆیان بوو بەڵام من لەسەر ئەوە نەخێر ینی گرفتێک ڕووی نەدا لەسەر ئاسی حیزبی بە هیچ شێوەیەک لەسەر ئاستی تەنانەت پارتیش گلی لە یەکێتی نەکردووە لەسەرەوەی کە تۆ زۆر جار لەگەڵ ئۆپۆزیسیۆن دەسە بەرز کردوەوە ممکنەوە گریان کرد بێ نازانمەوە لە خۆیان بپرسە زۆر باش دکتۆر پێم وایە ئاگاداریش مەسەلەوە نەبوو من لەگەڵ ئۆپۆزیسیۆن دەستم بەرز کردێتەوە مەسەلەوە بووە هەندێشت هەبووە کە پەیوەندی بە دیموکراسیەوە بۆ پەیوەندی بە هەندێک مەسەلەی حساسەوە یان ناسکەوە هەبووە من پێم وا بووە کە بەو شێوەیە دەنگم داوە کە پێم وا بووە
لە قازانجی خەڵکی کوردستانە ئەجا لەو خاڵەدا ئەمە ڕەنگە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێک ئینسان بگرێتەوە یان لەگەڵ لایەنیش کە یەکتر بگرێتەوە. دکتۆر بەپی زانیاریەکانی من ئەو کاتی تەکلیف لە تۆ کراوە کە کاندید بکرێت بۆ پەرلەمانی کوردستان تۆ بەبێ مەرج قوبوڵت کردەوە کە لەسەر لیستی یەکێتی بووە. ئەمێ ئەو پرسیارەت لێ بکەم تکای ڕاشکاوانە وەڵامم بەرەوە. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەم تەکلیفەی لە تۆ بکردایەوە بیوتای کاندید دەکەین بۆ پەرلەمانی کوردستان قوبوڵتە کرد؟ من لە وەڵامی پرسیارێکی لەو جۆرەدا لە گۆڤاری لوین پێش لە دوا ژمارەیدا بوو پێم وابێ تومە کە مرۆڤ لە پرسیارێکی هەڵەوە وەڵامێکی ڕاستی دەست ناکەوێت. لەبەر ئەوە ئەم فەرەزیە باوەڕ ناکەم یعنی ناتوانم وەڵامی ئەوە بدەمەوە چونکە لە بنەڕەتدا من چاوەڕوانی ئەوەم نەبووە کە پارتی من کاندید بکە داوا لەم کا بۆ شوێنێکی لەو جۆرە. یەک دووەمیمیش من مەرجم نەبووە داواکاریم نەبووە بۆ مانایەک خەڵکیکە داواکاری هەبوو بۆ ئەوەی پۆستێک وەربگرێ بەڵام هیچ کەسێکیش مەرجێکی بۆ من نەبووە کە من باندام پەرلەوە ئەوان منیان ناسیوە و منیشان قبول کردو دیارە زانیارم کەسێکم هەموو ژیانم نەمتوانیەوە بە سپی بڵێم ڕش و بەڕەش بڵێم سپی ئەوەی کە باوەڕم پێی بووە ئەو هەر ئەوم کردووە ئەوەشم گوتووە کاریشم بۆ کردووە و بۆ منیش هەمیشە و هەمیشە بە ژێوەندی خەڵکەکە ئەساس بووە من بۆ خۆم ژیاندا هیچ شتێکم نییە دیفاعی لێ بکەم شتی شەخسی یانی جگەل لە ئازادی خۆم و لە کەرامەتی شەخسی خۆم نەوێت لەنا ئەوەی کە من کردووە بەڕاستی هەر ئەوە بووە کە باوەڕم پێی بووە قەتیش چاوم لە هیچ پلە و پۆست و شتێک نەبووە. بەڵام دکتۆر ببوورە من ڕەنگە ڕوونکردنەوەی زیاترم بوێ لەسەر ئەوە چکە پێم وایە وەڵامی پرسیارەکەی خۆم وەرنەگرت. ئەمە باسمان لۆ فەرەزەیە کردووە لە ژیانیشا زۆر جارانە فەرەزێت هەیە. ئەمەگە بە فەرەزێت داماننا پارتی دیموکراتی کوردستان داوای لە تۆ کرد خڵوسە چێ بوو لەو کاتەدا؟ پێم وتی ئەوە پارتی داوا لە من ناکە من هەڵوێستم چی بێ کە داوا لە باش ئەوە تێپەڕێنین. دکتۆر ئەمەوێ ڕاشکاوانە لەسەر لیژنی نەزاهە لە ناو پەرلەمانی کوردستانە گفتوگۆ بکەین. تۆ لە چاپێکەوتنەکە ئاماژەت بەوە یاواڵی سەرۆکی پەرلەمان ئامادە نییە راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی تەسلیم بە لیژنەی نەزاهە بکە و ئەمەشت گێڕاوەتەوە بۆ ئەوەی کە ئیرادەیەکی سیاسی نییە لە کوردستانە بۆ چاکسازی و بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی. بەڵام لە بەرامبەریشە یعنی تۆ دەست لە کارکێشانەوت لە لیژنەی نەزاهە و دوای دەست لە کارکێشانەوت لە پەرلەمان و یان ئێمە تەسلیم بوون نییە بۆ واقعی کە لە کوردستانە هەیە و ئیرادەیەک نییە بۆی بەرەنگاری گەندەڵی ببینەوە ینی بەمانەوەی ئێوە لە پەرلەمانە باشتر نەبوو پێدوانیە بەبانەوەی ئێوە دەتوانڕە ئیرادەیە دروست بکرێت بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی؟ ڕاستەکەی ئەوە ڕایەکە و من ڕێز لەو ڕایە دەگرم کە ڕەنگە کەسانێک هەبن پێیان وابێت بەڵام بۆ من کە لەناو کارەکەدا بووم لەناو پەرلەماندا بووم پێش ئەو 2 ساڵە ڕاستەکەی پێش ئەوەی 2 ساڵیش تێپەڕێ هەر دوای ساڵتەواو بوونی ساڵی یەکەم من گەیشتمەوە ئەنجامەی کە لەناو ئەم پەرلەمانەدا زۆر زەحمەتە کارێک بکرێت ئەگەر بێت و ینی کارێک بکرێت کە بەڕاستی وەکو خەڵکی کوردستانی مە هەمومان چاوەڕوانمان دەکرد بەوە تایەکی تر من هەستم کرد لە شوێنێکم کە دەرفەتی ئەوە نییە بە هیچ شێوەیەک تەنانەت وەک پێویست کار بۆ بەرنامەی لیستی کوردستانیش بکرێت بێجگەل لەوە کە لە ناو لیژنەی نەزاهەشدا ئێمە هەمومان هەوڵێکی زۆرماندا بەڕاستی کە کارەکە بکەین و ئێمە بە جددیمان بوو بەڵام کاتێک هەستمان کرد ئێمە لە نوێی لەسەرتا ڕێگەداین و خەڵکی تر بە جددی نییە سەرۆکایەتی پەرلەمان بە جددی نییە ئیرادەیەکی سیاسی نیە لە کوردستان بۆ چاکسازی و بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە کاتێکی وادا من کە لە شوێنێک بم نەتوانم
وەک پێویست کارەکەی خۆم بکەم سبەبەکەی دەبێت دووشت بێ یان ئەوەیە من بێکەفاعەت بوو لە توانامدانێ و کارە بکەم یان ئەوەیە ڕێگرێک هەیە لە بە دەر یان لە دەرەوەی ئیرادەی من ڕێگرێک هەیە کە هاوکارم نییە بۆ ئەوەی یا دەرفەتی پێویستم ناداتێ بۆی من کارەکەی خۆم بکەم ئێمە لە لیژەی نەزاها گەشتنەوە ئەنجامەی کە بەڕاستی هاوکاری نەکراین و گەیشتنەوە ئەنجامەی کە لە کوردستاندا هێشتا ئیرادەیەکی سیاسی دروست نەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و من هەرموو جارێکیش کە باز لە مەسلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەکرێت من ئەو حکایەتەی مەسیحم بیر دەکەوێتەوە کە مەسیح جارێک بەڕێکدا دەڕوات تەماشا دەکات چەند پیاوێک ژنێکیان لە گۆشەیەک بەگیر هێناوە و دەیانێ بەربارانی کەن مەسیح دەڵێەوە چییە بۆ ئەو ژنەتان وە دەنگەتان بەو ژنە هەڵچنیوە دەڵێن قوربان دەمانەوێت ڕەزمی بکەین بەربارانی بکەین ڕەزمی بکەین دەڵێ بۆ ڕەزمی دەکەن دەڵێن قوربان لەبەرەوەی ئەو ژنە زینای کردووە ئێمە ڕەزمی دەکەین دەڵێ زۆر باشە کێ لە ئێوە خۆی زینای نەکردووە با ئەو یەکەم بەرد لە ژنەکە بگرێت هەموو بەردەکانیان لە دەست بەر دەبێتەوە بە ڕێگەی خۆیاندا دەڕوە من هەمیشەوە لە خۆم دەپرسم کام بەرپرسە یەکەم بەرد لە گەندەڵی دەگرێت هەتا ئێستا ئەوەی کە من هەستی پێ دەکەم وە چ لە ژنی نزاها و چ لە ئێستاش ئەو ئیرادەیە دروست نەبووە لە کەواتە بوونی ژنەیەکی لەو جۆرە یا تەنان بوونی من لە پەرلەمانێکدا کە نەتوانێ متابعەی جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی بکات چ دڵی ئینسان بە پەرلەمانێکی لەو جۆرە خۆش بێت لە چاپێکەوتنێک کاتۆڵی من ناتوانم شایەتی بۆ بێلایەنی سەرۆکی پەرلەمان بدەم چکە هێشتا نەمزانیەوە لە کوردستاندا کەسێکی حزبی لە هەر پۆستێکدا بێت توانی بێتی بێلایەنانە و دوور لە ئەژنێدا و بەرژەوەندی حیزبەکەی کار بکات بەڵام دکتۆریانی لە دنیادا هەر کاتێک هەڵبژاردننی پەرلەمانی دێتە پێشەوە حیزبەکان بەشداری تیاکانەوە فراکسیۆنی زۆرینە حکومت پێک دێن و سەرۆکاتی پەرلەمان زۆر جار وەرەگرێ و ئەگەر ئێتلافکە لەگەڵ لایەنێکیکە سەرۆکاتی پەرلەمان بداتە ینی لە دنیا سەرۆکی پەرلەمان هەر کەسێکی حیزبیە کە سەرۆکی پەرلەمان ئەگەر لە هەندێک وڵات نەخێر حیزبی نییە بۆن لە وڵاتێکی وەکو سوید زۆرجار سەرۆکی پەرلەمان حیزبی نەبووە یا لە حیزبەکەی پەیوەندی نامینێ لەوەش مهمتر بە پێی قانون سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەمووانە سەرۆکی ئۆپۆزیسیۆنی شەر ناو پەرلەماندا سەرۆکی هەموو پەرلەمانە سەرۆکی هەموو ئەندام پەرلەمانە لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک سەرۆکی پەرلەمان بۆی نییە لاانگری بکات بۆی نییە بەلای فراکسیۆنەکەی خۆی دابشکێنێت ئەوە سەرۆکی فراکسیۆنە دیفاع پەیامی سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەو لایەنگریەیە کرد من لەوێ کتومە ناتوانم شایەتی بۆ ئەوە بدەم کە ئەو لایەنگر نەبووە بەڵێ ئەو لایەنگری دەکرد و زۆر جار ئەجەندای خۆشی سەرۆکی پەرلەمان کەشتی شخصی خۆی بێ بڵێ پێویستە بێتە خوارەوە وەکەر ئەندامێکی پەرلەمان لەوێ قسەکان بکە ئەوەشی تێکەڵ دەکرد کەواتە تا چەند ئەوەی کە ئەوترێت پەرلەمانی کوردستان ئەدای بە جۆری پێویست نییە پەیوەندی بە سەرۆکاتێکەوێتی ڕاستەکەی بەشێکی پەیوەندی بە پەیڕەوی دەتوانین بەلایکەمەوە لە سێ سەبەبدا کۆیکردنەوە یەکەم هەتا ئێستا سەرکردایەتی سیاسی کورد نەگەیشتوتە ئەو باوەڕێی کە پەرلەمان ببێتە دەستگایەک سەرچاوەی بڕیار بێ ئیمڕۆ مەسەلەکە لە کوردستاندا کێشە لەسەر ئەوەیە شەڕ لەسەر ئەوەی کێ سەرچاوەی بڕیار بێ ئیمڕۆ مەکتەب سیاسی حیزبەکان سەرچاوی بڕیار خۆتان دەزانن خۆشیان دەزانن لەبەر ئەوە ئیرادەیەک نییە سەرچاوی بڕیاریا بەشێک لە بڕیار بێتە ناو پەرلەمان وەک پەرلەمانی دنیا شوێنی بڕیاردان بێت ئەمە دروست نەبووە بەشێکی ئەوەی کە پەرلەمان نەیتوانێت وەک پێویستکاری خۆی بکە ئەوەیە بەشی دووەمی پەیوەندی بە پەیڕەوی ناوخۆیەکەیەوە هەیە کە پەیڕەوێکە بەڕاستی تەنیا و تەنیا دەتوانێت ئەندام پەرلەمان دەستبەست و دەمبەست بکات بەشی سوێمیشیان بە دڵنیاییەوە سەرۆکایەتی پەرلەمان بێبەش نییە لەو
وەزعی کە پەرلەمانی تێدایە و ئیمڕۆ پەرلەمانی کوردستان بەڕاستی لە قەیراندایە دەست لە کارکێشانەوەی 7 ئەندام پەرلەمان لە ماوەیەکی کورددا ئەگەر ئەمە نیشانەی قەیران نبێت نیشانەوە نبێت کە پەرلەمان لە قەیراندایە دەبێت چی نیشانەی قەیران زۆر باشە. ئەمە بۆ چونێکی خۆتە بەبییر بێن مۆتۆر لە چاپێککەوتنێک کاڵی هەر لە سەرەتای دروستبوونی پەرلەمانەوە گرژی و بەتحاڵی بوون لە نێوان فراکسیۆنی کوردستانی ئۆپۆزیسیۆندا دروست بوو. ئەم گرژی و بەتحاڵی بوونە دەرفەتی نەدا زمینەی گوێگرتن لە یەکتری جۆرە متمانەیەک بە یەکتری دروست بکات. سەرنجام مەسەلەکە بەداخەوە هاتە سەر ئەوەی کە هەر لایەنە بێوێت پیشانی ئەوی دی بدات کە خۆی بڕیاردەرە. ئەمەش بە قازانجی پەرلەمان و خەڵک نەشکایەوە. کەوا بێ ئەگەر بەپی ئەم بۆچوونەی تۆ بێ هەین تەنها سەرۆکاتی پەرلەمان وە پەیڕەوی ناوخۆکە بەرپرس نین لەو قەیرانی کە پەرلەمانی تەنانەت پەرلەمانتارەکان بە ئۆپۆزیسیۆن و زۆری نەشەوە هەر بەرپرسن لەو قەیرانی کە ئێستا پەرلەمانی تێکەوتووە. نەبە دڵنیاییەوە هەموو لایەک بەرپرسیارەتی خۆی بەشی خۆی بەرپرسیارەتی هەیە بە ئەندام پەرلەمانەکانیشەوە بەخۆشمەوە. بەڵام من گوتم سێ هۆی سەرەکی من ئاماژە پێکرد. ئەگەر بینن وردیکەینەوە ڕەنگە زۆر هۆکاری دیکەش هەبێکە بۆتە هۆی ئەوەی پەرلەمان لە ئاستی ئەوەدا نەبێ کە بەڕاستی پەرلەمانی نەتەوەیەک بێ کە 100 ساڵە بۆ ئازادی و بۆ عەدالەت خوازی خەبات دەکات و خوێن دەڕێژێت. دوکتۆر کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە دوپرسیاری بەرنامەکەم هەلە یەکەم ئەگەڕێمەوە بۆ سەدەمی پارتی کار. ئەو پارتی ئێوە دروستان کرد کۆمەڵێک ڕووناکبیر و گەنجی خوێنگەرمی ناو حیزبی شوێعی عێراق هاتنە دەرەوە بە بیر بۆ چوونێکی تازەتر و جیاوازتر بیرتان نەکردەوە. بە هۆکارێک داخرا کە گوایە سکرتێری ئەو حیزبە سەردانی ئیسرائیلی کردووە. ئێستا تۆ چی ئەڵێیت بەرامبەر ئەو بڕیارە لە کاتێکدا خەڵگە بینین هەر لە هەولێر دانیشە و باشگەش سەردانی ئیسرائیل دەکات؟ ڕاستەکەیەوە بیان و پێگرترێک بوو وەکو لە سەرەتای چاپێککەوتنەکەشدا گوتم ئەو بڕیارە بڕیارێکی هەڵە بوو بڕیارێک بوو کە بەڕاستی دەری خستکە پارتی دیموکراتی کوردستان چەند دیموکراتە و تحملی بۆ تا چەندە لەبەر ئەوە پێم وابێ هەڵوشاندنەوەی ئەو حیزبە بە قازانجی خەڵکی کوردستانیش نەبوو بەڵام ترەوە ڕوویدا. من ئەو کاتە بۆ ئەگەداریت ئەندامی پارتیکار نەمابوو یانی بەرپرسیارەتی لە ناو پارتیکاردا نەمابوو. دکتۆر ڕەفیق ساوی زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ بەرنامەی بەڕاشکاوی. خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینی یەک دەتوانن لە ڕێگەی ئیمێل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەرنامەیەکی تر بە شادی دانەسپێرم. خۆش دکتۆر جان.